سڵاو کاتتان باش. دەڵێ ڕۆژێکی دوکاندارێک باڵندەیەکی دەبێت کە لە کوردستانی ئێرانی یان لە ئێرانیشت پێی دەڵێن تووتی، وابزانام لە هەموو بەشەکانی کوردستان پێی دەڵێن تووتیەکی دەبێت و تووتی لەگەڵ خەڵکی قسە دەکات لەگەڵ مشتریەکان و ئەو دوکاندارە بازاری زۆر خۆش دەبێت لەبەر ئەو تووتیەی چون قسا دەکا و خەڵک پێی خۆشە بێ و بیبینێ و دەگەڵی باخەفێ ئەو شتە ئیدامەی دەبێت تا ڕۆژێکی وای لێدێ دوکاندارەکە کە دوکانێدا دەخا دەستەوە نانی خۆ بگەڕێتەوە دەو بینەیدا مشکێک دێتە دوکانەکەی و پشیلە ژوەدووی دەکەوێ و پشیلە کە دێتە دە دوکانەکەی مشکەکەی بگرێ خۆ لە قەفەزی تووتیەکەی دەدا و ئەوی ژوە شوشەیەک ڕۆنی دەکەوێ و ڕۆنێکی زۆری تدا دەبێت ڕۆنەکە دەڕژێ و دەشکێ و دەڕژێ دوکاندارەکە کە دێتەوە دەبینێ وە دەزانێ و تووتیە بەتفەڕی کردو و قەفەزەکەی جوڵاندەوانە ڕقی لەوی هەڵدەگرێ و دەی عەزێت دەبێن ڕقی هەڵدەستێ هەموو پرسی تووتیەکەی هەموو تووچی سەری تووتیەکەی هەڵدەقەنێتەوە بۆی کە جۆرێک شکەنجێ بدا بڵێ ئەو ڕۆنەت بۆ ڕشتووە وای لێدێ تووتیەکە لە داخان لە زمان دەکەوێ لە ترسان بۆ لە داخان بۆ ناڕەحەت بووە لە زمان دەکەوێدی تازە چیدی قسان ناکە لەگەڵ مشتری و لەگەڵ خەڵکی کابرای دوکاندار زۆری پێ ناخۆش دەبێت بازاری ناخۆش دەبێت چونکی تووتێکە لە قسە کەوتەوانە خەڵک مشتری کەم دێن لەگەڵ خەڵکی قسان ناکە هەرچی دەکا ڕۆن وشتی بۆ لێ دەدا دەرمانی بۆ لێ دەدا خێری بۆ دەکا مەسەلەن بۆی دەپارێتەوە نیشتی بۆ دەکا بە هیچ ئەو تووتیە چا نابێتەوە تا ئەو ڕۆژەی کە ڕۆژێکی کابرایەکی کەچەڵ وەک تووتیەکەی کەچەڵ دێتە دوکانەکەی و مشتری دەبێ و دێ سڵاوێ دەکا و تووتیەکە خەڵکێکی زۆریش لە دوکانەکەی دەبێت تووتیەکە یەکجێوە قسە دێ پاش چەند ساڵان کە نوتقی بەسترا بوون زمانی لە کارکەوت وە قسە دێ و دەڵێ ئەها ئەوە توش خۆت لە شوشەی ڕۆنی داوە ڕژاوە و ئەوە سەرت کەچەڵ بووە ئیدی خەڵکەکە پێ دەکەنێ و کابرای دوکاندار ئەوەی کە دەبیسێ دەگەڵ مشتێکی قسانەکە مشتێکە دەزانێ ئەو تووتیە ئەوە وە دەزانێت کە ئەو کابرا کەچەڵەش ڕۆنی بەرداوەتەوە و سەری کەچەڵ بووە یعنی بە کوردیەکەی وە دەزانێت چون بۆ خۆی وای بەسەر هاتووە ڕەنگە خەڵکی ژەگەر بە شێوەی بوو وای بەسەر بێ مەبەست لەو چیرۆکەی چێ مەبەست لەو چیرۆکەی ئەوەیە ئەمە هەر جوورێکی کە خەڵکی دەبینین هەر ئەوا فکر دەکەینەوە ینی بۆ دەزانین هەر دەبێ ئەوا بێ فکری مە ئەوە یا زاهیرەکەی وا نیشاندەیە بخۆن بۆی دادنی وابێ بەمە فێریمان نەکردووە کە بۆی هەیە جوورێکی دیبێ مەسەلەن ئەو کابرا کەچەڵە بۆی هەیە نەخۆشیەکی هەبێ بۆی هەیە لە زیندانی ئەشکەنجە درابێ ئەمە فێر کراوین هەروە دەزانین ئەویش وەکە بەدفەڕ بووە یا منداڵەکە چاوی چۆر بۆتە پیا وە دەزانین ئەوە هەر بە منداڵی بەدفەڕ بۆ و چاوی بۆیە چاوی چۆر بۆ و بەدفەڕی کردو و یەکێک لە چاوی کوتاوە یا کەسێک کە لە زیندانی ئەمە پێمان وایە هەر خراپکارە قاتڵە ئینسان گوژە بۆیە لە زیندانێ ینی فێریان نەکردوین کە ئەوە وانە فێریان نەکردین کە کەسێک کە دەستت بۆ درێژ دەکات تۆ قەت دەگەڵ بکە بۆی هەیە ئەوە محبەتت پێ نەکە ئەوە خەتەر بێ فێریان نەکرێت ماروە دەزانین دەستت دەگرێ و دەیکوشێ پێن وایە ئەوە محبەتێکە فێریان نەکردوین کە ئەگەر ئەمە ژنێکی دەبینین ئافرەتێکی دەبین خۆی جوان کردووە لە بازاڕی بەو مانایی نییە کە خودای نەکەدا ئەو ژنە بە زمانی بازاری خۆمان قەحبە بێ ئەو ژنە چونکی خۆی جوان کردووە چونکی کەمێک لاقی ڕووتە حتممە ئەو ژنە فکری خراپێ ئەمە فێریان نەکردوین کە ئەگەر ژن و مێردێکی دەبینین منداڵیان هەیە پێمان وا بێەوە حتممە دایک و بابن زۆر دایک و باب بەڕاستی دایک و باب نین منداڵیشیان هەیە ینی لیاقەتی دایک و بابەتیان نییە ینی زۆر باب هەیە هەر ئاگای لە منداڵینی زۆر دایک هەیە ئاگای لە منداڵەکەی بووە وەلی ئەخۆ بەخێوی ناکات نازانێت چۆنیش دەچێتە پێشی منداڵەکە بۆ خۆی گەورە دەبێ بە هەوڵ و تەقەلای خۆی لێر و لەوێ بە یارمەتی کۆمەڵگای حکوومەتی ئێر و ئەوێ
یعنی زۆر شت هەیە کە ئەمە نابێ ئەوە فکر بکەینەوە کە ئەو جوورەیەکەیە بۆیە هەیە شتێکی دی لە ژێروانێکیدا بیان فێریان نەکردوین کە ئەگەر کابراایەکی دەبینین ئۆتۆمبیلێکی مرسەدس بنزی آخر مۆدێلی پێەیە ئەمە هەروە فێرکراوین کە ئەو کابراایە دەبێ حتمما دزی کرد بێ ماڵی خەڵکی خوار بێ بۆیە دەوڵەمەند بوو بێ وان نییە هەر بە ئەو جوورەی وا دەوڵەمەند بوو بێ لە حاڵێکدا دەتوانێ وا بێ ئەمە فێر نەکراوین یا پێمان وایە کەسێک کە فەقیرە و وەزعی باری ماڵی خراپە ئەوە کابراایەکی بێعورزەیە کارێ ناکە ئیژ ناکە هیچ ناکە ئەوە جوانیە ئەوەش دەتوانێەوە کاری دێبێ ئە کەسێک مەدرەکێکی باشی خوێندنی نییەگە کەسێک نەی خوێندووە و ئێستا بێسەوادە ئیوەی نییەکەوە جێل و هەوڵ بووە بۆی هەیە زۆر هۆکار هەبوو بێ ئەو کاتی لە دەستی چوو بێ دەبەرامبەردا ئەگەر کەسێک کە دکتۆرای شتێکی هەیە دلیل بەروەی نابێت کە ئەو کابراایە بەڕاستی پرۆفسۆر و لێ هاتوو زانا و پسپۆرە دەوشتەریدا یان کەسێکی عاقڵ و ژیرە هیچ دلیل بەروەی نابێ ئەمە ڕەفیقمان نەبوو لە مەدرسەی کوڕی دەوڵەمەندی بوو چۆ زانکۆی بە ئازاد دەیخوێند بە پارەی خۆی و لە حاڵێکدا بۆ زانکۆی دیکە کە لەگەڵ ئێمە امتحان دەدا هیچ قبول نەبوو بەڵام بۆ ئەو زانکۆی کە بە پارە بوو بۆی وەریان کرد چون پارەی هەبوو دەبێتە کەسایەتێکی لەباری ئایلمی و زانستیەوە زۆر باشیش بەڵام دلیل نابێتەوە ببێتە زانە هیچ دلیل نابێت زۆر دکتۆرمان هەیە نازانێت قسەش بکە یعنی هیچ شتێک ئەو جووری زاهیری هەیە ئەوان نییە ئەمە هەروە فێر بووینە پێمان وایە هەر شتێک کە دەبینین لە بازاری ئەو جووری کە دەیبینین یا ئەو جووری کە فکرن بۆ دەچێوایە بەڵام لە ڕاستیدا ئەمە لە پەروەردەکردندا چ لە کۆمەلگایدا چ لە وڵاتەکەندا چ لە بەرپرساندا چ لە سیستەمی فێرکردنەوە حکوومەتیدا زۆر شتیان فێریمە نەکردووە و زۆر شتیشان بە غەڵەت فێریمە کردووە ئەمە وەبیرمە کە بۆ خۆم دەستم ئەوایە من بە منداڵی لە تەمەنی 2 ساڵەی لە کاتێک کە منتیقەی شەڕ بووە شەڕی کورد و عەجەمی بوو کوردستانی ئێرانێ کەوت بۆ دەست حیزبە کوردیەکان بەگشتی حیزبی دموکرات و کۆمەڵی دەو کاتیدا ئەمن کە لە خەوێ هەستاوم تۆ باران و گول لە باران و شەڕ و پێکدادان بۆ من لە خەوێ هەستاوم هەڵاتوم نۆژی نیوەڕۆی لە خەوێ هەستاوم هەڵاتوم دەتەندورێک کەوتوم تەمەنم 2 ساڵ بووە 2 ساڵ منداڵێکی 2 ساڵە فکری چ دەکەم بەڵام دەیان جار و بگرە سەدان جاریش لە خەڵکی ڕوبەڕووشیان پێکوتوم کاتێک کە منداڵ بووم وان دەزانین تێناگەم وە کاتێک گەورەش بووم لە پشتسەرم پێیان کوتومە کوتیانە ئەگەر خودداش زانی بای ئەوە حەقی خۆیەتی وای بەسەر نەدێنە ئەو بەڵای بەسەری هاتو کە دەستی ئەوای لێ هاتوان یان ئەمن جۆم لێ بووە لە نزیکانی خۆم پێیان کوتومە خوددا تا چێوان نەبینێ بەفری ناوێتێ ینی حەقی خۆتە کەوات بەسەر هاتووە لە حاڵێکدا وان نییە وانە منداڵێکی 2 ساڵە خراپی منداڵێکی 2 ساڵە دەچدایە منداڵێکی 2 ساڵە فقط بۆی دەبێ ماچی کەی لەسەر لە باوەشی کەی محبەتی پێ بکەی و خۆشت محبەت لێی وەرگری بە پێکەنینەکەی خەنیبی نەگەوەی کە منداڵێکی 2 ساڵە گوناهی چییە کە بڵین خوددا ئەوە تۆڵی لێکردەوە هیچ یەک لەوانە دروست نییە و بەخۆشیەوە بە تۆڵی ئەوەی کە دەستم وای لێ هات خوددا زۆر ڕێگەشی بۆ من کردوێتەوە زۆر شتی باشی داوە بە من کە گەر ئەمن خراپبام خوددا چۆن لە لایەکی حەزێتم دەکاو لە لایەکی دەمداتێ نا دەبوو ئەمە هەروە فێر بووینەر پێن وایە کە منداڵێک کە چاوی چۆر بۆ زۆر دەڵێن زۆر بەدفەڕ بووە یا یەکێک لە زیندانێ پیان وایە کارێکی خراپی کرد هەمیشە هۆکاری وەی نابێت زۆر شتیان فێر نەکردوین یەکجار زۆر شت بۆیە نابێت لە خۆڕایی دەبارەی خەڵکیدا قەزاوەتێ بکەیت لە خۆڕایی قەزاوەتێ مەکەن تکایە ڕۆژێکی خۆش